دکتۆر زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم بۆ ستۆدیۆی تەلەڤیزیۆنی بەشی کوردی دەنگی ئەمریکا. زۆر سپاس دەکەم کاک بڵێن. لەم ماوەی ڕابردوودا باسوخواز ئێجگار زۆر لەسەر پەیوەندیەکانی نێوان کورد بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا. چ شتێک دەبێت بە فاکتەرە ڕاستەقینەکە لەم پەیوەندیانەدا؟ ئەوەی کە جێ ئاماژەیە بە تایبەت ئیمزاکردنی دەستوری تەزدیقکردنی دەستوری عێراق لە ماڵی دی 2005 پەیوەندەکانی کورد و ئەمریکای خستە قۆناغێکی تازەوە، قۆناغێکی بە موسساتکردنی پەیوەندەکانی کورد و ئەمریکا بە بڕوای من ئەمە جۆرێکە لە قۆناغێکی تازە لە پەیوەندەکان. ئەوەی تریش کە شایانی باسە ئەوەیە ئەم ڕووداوانەی کە لەلایەن داعش و ڕوویە لە مانی شەش بەرەو دواوە کارێکی وای کرد کە پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەم لە عێراق بگۆڕێ. ئەمەش وای کردووە کە ئەمریکا بە تێڕوانینێکی تر سەیری هەرێمی کوردستان بکە. بە تێڕوانینێکی تر سەیری هەرێمی کوردستانی عێراق بکە. ئەمە بەو مانایە نییە کە ئەمریکا شوێنێک بۆ کووردا دەنێ لە سیاسەتی دەرەوەی خۆیدا. ئەمریکا سیاسەتی خۆی نەگۆڕیەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان، بڕوای وایە کە هەرێمی کوردستان ئەبێ بەشێک بێ لە عێراقێکی دیموقراتی فدراڵی موحەد. بەڵام ئەمە لە هەمان کاتە معنای ئەوە نییە کە گەلی کورد نەتوانێت ئەجەندە و بیر و بۆچوونەکانی خۆی پێشکەش بە ئەمریکا بکە یان بیدا بەگوێی ئەمریکا. کورد سەنگی چەنە ئێستا لە ناو واشنگتندا کە بتوانێت کار بۆ ئەو بەرنامەی خۆی بکە؟ کورد لەم قۆناغا ئەتوانی بڵێ سنگێکی گرنگی هەیە بە حکمی ئەوەی کە کورد و ئەمریکا هەوپەیمانی یەکترین لە بەگژا چوونەوەی داعش ئەتیبارەکرێ و بینراوە لەلایەن هەموو واشنگتنەوە لایەن کۆشکی سپێ وەکو هەڕەشەیەک بۆ سەر بەرژەوەندی نیشتیمانی بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئەمریکا. هێزی پێشمەرگەی کوردستان لە سەرخاکی کوردستان ئەو ئەرکی گرتوۆتە ئەستۆ کە ئەم بەرژەوەندیە گەورەی ئەمریکا و کوردیش و عێراق ئەپارێزێ. ئەمە پێگەی کورد لە چاوی ئەمریکا ئەکاتە ئاستێکی بەرزتر. دکتۆر ئەگەر هاتبا و ئەم ڕێکخراوە تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی دانەمەزرایە بوونی نەبووایە، کوردەمان ئەو پێگەی دەبوو؟ ڕەمە هەمان ئەو پێگەی نەبووایە. ئەمریکا بە شێوەیەکی هەروەک بینیمان لە سەردەمی حکمی مالیکیە فشارێکی زۆری ئەهێنا بۆ سەرگەلی کورد کە تەنازولات بکە بۆ بەغا و بتوانێت لەگەڵ بەغا بگاتە ڕێکەوتنێک. بەڵام بەهۆی هاتنەکای ئەم بارودۆخە تازەیەوە ئەمریکا ناچارە بە شێوەیەکی تازە مامەڵە لەگەڵ کووردا بکات. لە هەفتەی ئایندەدا سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق مەسعود بەرزانی دەگاتە واشنگتن. پێ وایە بەرزانی دەتوانێت چی بکە بۆ برەوپێدانی زیاتر یا پەرەسەندنی زیاتری ئەم پەیوەندیانە دوور لە مەسەلەی دەوڵەتی ئیسلامی؟ بارزانی تەسەورەکەم وەک سەرۆکی هەرێم بتوانێت دوو شتێ بیا بەگوێی ئەمریکا بە بڕوای من. یەکێکیان داوای چەک و مەشق و زانیاری و هەواڵگریە بۆ هەرێمی کوردستان. لەلایەکی تریشەوە بە بڕوای من فرسەتێکی باشە بۆ بەگوێدانی کۆشکی سپی دەربارەی داخوازی گەلی کورد بۆ سربەخۆبوون و بۆ بەدەستهێنانی ئیستیقلال لە عێراق وەکو دەوڵەتێکی سربەخۆی کوردستان. بەڵام ئەبێت لێرا ڕوونکردنەوەیەک پێشکەش بە بەڕێستان بکەم. سەرۆکی هەرێم ئەبێ بڵێ ئێمە وەکو سەرکردەی پراگماتیک لەم قۆناغا لەم کاتە سربەخۆی ڕناگەێنین، بەڵام ئێمە وەکو سەرکردەی دیموقراتی هەڵبژێرا و شەرعیەت پێدراوی گەلی کورد ئەمە داواکاری گەلەکەمانە. ئەمە شتێکە کە حەزەکەین ئێوە وەکو کۆشکی سپی وەکو ئیدارەی ئۆباما لە بەرچاوتان بێ و شتێکە کە کاری لە سەرەکەین و لە مستەقبەلە لەوە ئەچێت جێبەجێ بکرێت. بەڕای جەنابێت لە واشنگتن گوێیەک هەیە بۆ ئەوەی گوێلە و قسانە بگرێ، بە تایبەتی ینی ئێمە لە چەند ماوەی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا گوێمان لە جێگری سەرۆکی ئەمریکا بوو جۆ بایدن کە هێشتا جەخت لە یەکپارچەیی و یەکگرتووی عێراق دەکاتەوە. ئەمریکا سیاسەتی خۆی نەگۆڕیوە جەخت دەکاتەوە لە یەکپارچە و یەکگرتووی خاکی عێراق. بەڵام ئەمریکا لە پشت دەرگا داخراوەکانەوە ئەزانێت کە عێراق لە لێواری لێکترازاندایە، ئەزانێت کە گەلی کورد ناوێت بمێنێتەوە بە بەشە لە عێراق و ئاوات و ئامانجی گەلی کورد بەدەستهێنانی سربەخۆی. ئەمە لەلایەکی تریشەوە ئەبێ بزانین کە ئەمریکا وڵاتی موسساتە، علاقەی نییە بە بیر و بۆچوون و وەکو بڵێ
بڵین زەختکردنی تەڕەفێک بۆ سەر شتێکی تر کاتێک کە تۆ ئەم مەسجە ئەم پەیامە ئەگەێنی موسساتەکان دەستگاکان تەعامل لەگەڵ ئەو پەیامە ئەکەن و ڕەممە ئەمریکا بتوانانی ڕۆڵێکی پۆزتیڤش ببینێت لەو جابوونەوەیە بە بڕوای من ئەکرێت هاوشێوەی کۆماری چیک و سلۆڤاکە لە 1990 بە تەلاقە قەیفەکە ناسرا بوو هەمان تەلاقە قەیفەیەکە جێبەجێ بکرێت بێ خوێن ڕشتن هەرێمی کوردستان لە عێراقی عەربی جابێتەوە و ئەمریکا ڕۆڵێکی پۆزتیڤ بگێڕێت بەس دیارە باسی ئێستا ناکەم باسی پرۆسەیەکی درێژخانەکەم. باشە دکتۆر کورد ئەلەم ڕەوشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەلای زۆرێک لە چاودێری شۆیانی دەڵێن لەوانەیە 10 بۆ 15 ساڵی تر بخایانێ کورد لەگەڵ ئەو دراوسیانی خۆیدا ئێرانە عێراقە سووریایەوە هەروەها تورکیاشە دەتوانێت ئەو سیاسەتە بەکاربێنێ خۆی بکە بە دیفاکتۆ لە ئێستا هەرێمی کوردستان بووە بە کیانێکی دیفاکتۆ لە ناوچەکە دیفاکتۆی سربەخۆیی مەبەستمە دیفاکتۆی سربەخۆی ئەوە قۆناغێکی داهاتووترە بێ بەڵام وەکو کیان ئێران بەم حاڵەتی ئیستەی پێی قبوڵ و مامەڵی لەگەڵاکە بۆ نمونە لە کۆتایی 2013 تەبادولی بازرگانی لە نێوان ئێران و هەرێمی کوردستانە 4 میلیارد دلار بووە بە پلەبەندی دوو هاتووە دوای تورکیا کە ئاڵوگۆڕی بازرگانی 8 میلیارد دلار بووە 175 زیاتری بازرگانی نێوان عێراق و تورکیا لە هەرێمی کوردستانە ڕوەدات ئەم دوو دەوڵەتە گەورەیە سوودمەندن و سوودمەندن لەم کیانە و دەشێت لە داهاتوە هەر سوودمەند بن لە ڕاستیە کیانێکی وا پچکۆلە لەو ناوچەیە ئەبێت بتوانێت دڵی ئێرانیش ڕازیکە و دڵی تورکیاش ڕازیکە بەڵام لەبەر ئەسبابی پراگماتیکی لەبەر ئەوەی ئەمە کیانێکی سێکولاری دیموکرات خوازمان هەیە طبعا ئەبێت تەوەجوهمان زیاتر بەرەو تورکیا بێ بەڵام پەیوەندیەکی پراگماتیک و ڕێک و پێک و دروستیشمان لەگەڵ ئێرانە هەبێت. پەیوەندیەکانی نێوان کورد و ئەمریکا بە درێژایی مێژووی خۆی بە گەلێک هەڵکشان و داکشاندا تێپەڕیوە. کورد دەتوانێت لە ئێستادا چی بکە کە ئەم پەیوەندیانە بخاتە بارێکی جێگیرەوە بخاتە بارێکەوە کە لەسەر بنچینەی بەرژەوەندی هاوبەش بێ و درێژەی پێ بدرێ. کورد ئەتوانێت بە بڕوای من لە دوولاوە بتوانێت ئەم پێگە و پەیوەندیە بە قوت و تۆکمە بکە لەلایەکەوە لە کاری ناوخۆیان ڕێک و پێک بێت ئەو بەها ئەمریکیانەی وەکو ڕێزگرتن لە پرۆسی دیموکراتی و بەرەپێشبردننی درۆسی دیموکراتی ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ و ژنان و مناڵان دروستکردنی سیستمێکی مێریتۆکراسی کە کەسی شاو لە شوێنی شاوە لە کاروباری ناوخوا ئەبێت دەستگاکان بەرەو موسساتی ببرێن ئەمە ڕەنێکی درەوشاوە و ڕوویەکی درەوشاوی هەرێمی کوردستان ئەمە لەلایەکی تریشەوە بەڕاستی هەرێمی کوردستان ئەتوانێت ڕۆڵی هاوپەیمانێکی گرنگ بۆ ئەمریکا ببینێ لە ناوچەکە بە دابینکردنی بنکەی سەربازی بە دابینکردنی نەوت بۆ بازاڕەکانی جیهان بە پاراستنی سەقامگیری لە ناوچەکە کە ئەمەلای ئەمریکا بەڕاستیەکێکە لە کێشەهەرە گەورەکان لە سیاسەتی ئەمریکا چۆن ئەڵێن شتێکمان نییە کە پشتگیری لەسەر بەخۆی کوردستانەکە لە هەمان کاتە شتێکیشمان نییە کە بڵێ ئێمە دژی سربەخۆی کوردستانی ئەمە ئەکرێت ئەم فاکتەرە ئێمە ئیشی لەسەر بکەین و هەنگاوی بۆ بنین تا قەناعەت و متمانە لای واشنگتن و لای کۆشکی سپی زیاد بکەین و بە بڕوای من کارێکی مستحیل نییە ڕاستە ئاسان نییە بەڵام ئەکرێ هەنگاوی جدی بەرە و ڕووبنرێت و ئیشی لەسەر بکرێ ئەمە ئەگەر کورد خۆی ئەم هەوڵانە بدا یعنی بەڕای جەنابەت ئانکەرە لەگەڵ تاران بەمە قایل دەبن جارە باسم لە دیمەشق نییە بۆی ئەو ڕۆژەی کە خۆی هەیەی بەڵام ئانکەرە و تاران لە سیاسەتی دوورمەودای خۆیاندا پێ قایلە بن بەنسبەت ئێران و ئێران بڕوا ناکەم تاران پێی خۆش بێ کوردستان سربەخۆ بێت بەڵام لەو بڕوایم ئەگەر شتەکە ببێ بە ئەمری واقع پێی قبوڵە کرێت ئێران بە درێژای مێژوو بە دیپلۆماسەتکارێکی زۆر ژیر ناسراون ئەو ناوبانگیان بۆ خۆیان دروست کردووە تەسەورەکەم مامەڵەیەکی دروست بن لەگەڵ هەرێمی کوردستانە بەنسبەت ئەنکەراشەوە
سوودێکی هێجگار زۆری بازرگانی لە هەرێمی کوردستان ئەبینێت و ئەکرێت هەرێمی کوردستان ببێ بە فاکتەرێک بۆ پێشخستنی پەیوەندەکانی خۆی لەگەڵ گەلی کوردی باکووری کوردستانیش لەوێ یعنی ئەکرێت بە هەردوو ئەو ئاڕاستەیە هەرێمی کوردستان سوود بە تورکیا ببینێ و تورکیاش وردە وردە ئەو کیانی لا قبوڵە بێت تەسەورەکەم تورکیا لە تاران ئەنقەرە لە تاران کیانەکەشی زیاتر پێ قبوڵ بێت بەڕای جەنابێ کورد لە ڕۆژاوا دەتوانن لە ئێستادا ببنە فاکتەری پەیوەندیەکانی نێوان کورد و ئەمریکا نەک باشووری کوردستان و ئەمریکا مەبەستت چییە؟ مەبەستم لایەنی سیاسی لە ڕۆژاوای کوردستان ئەوان دەتوانن ببنە فاکتەرێک لە فاکتەرەکانی پەیوەندی نێوان کورد و ئەمریکا بەنسبەت ڕۆژاوای کوردستان و هەست دەکەین جۆرێک لە سستی هەیە ئیستا ئەگەر ئیحتیمالە بارودۆخەکە بگۆڕێت و وەزعی ئێران بە ئیتیجاهێکی تر بگۆڕێت احتیمالە کوردی عێراقیش بتوانن ڕۆڵێک ببینیم بەڵام بڕوان ناکەم لەم قۆناغا لەگەڵ ڕۆژئاوای کوردستانە هیچێکی ئەوتۆ بکرێت ینی مەسلەی کۆمەکردنی لەشکری بەردەوامی هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ سەر مۆڵگاکانی دەوڵەتی ئیسلامی لە سووریادا و بەتایبەتی لە ناوچە کوردنشینەکەدا ئەمە دەواازەکرانەوەیەک نییە بەنسبەت ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەڵێ بەنسبەت ڕۆژئاوای کوردستانە کوردستانی سووریا بەڵێ بە تەکید ئێستا بە هەنگاوی زۆر نراوە ئەوەی کە ڕوویدا وەک بەڕێستان ئاگادارن ئەمریکا مەبەستی نەبوو خۆی تێوەگلێنێ بەڵام بەهۆی تەشەنەکردنی دەوڵەتی بەناو ئیسلامی لە ناوچەکە و فشاری کوردی عێراقیش هەم لەسەر هەمان ناوچەکە ئەمریکا تێوەگلێنراوە لە منتیقەکە و ڕۆڵێک ئەبینێت تەسەورەکەم ڕۆژئاوای کوردستانیش جۆرێک لە پێگەیەکی سیاسی وردەوردە بۆ دروست بێ هەروەک بینیمان چۆن هەرێمی کوردستان لە نەوەیەکەوە جۆرێک لە پەیوەندی دروست بوو وەک باسم کرد لە 2005 بەرەو دواوە بوو بە پەیوەندێکی موەسسەساتی ئەکرێت وردەوردە لە ڕۆژئاوای کوردستانیش هەمان شت ڕووبدات. پەیوەندەکانی نێوان کورد و ئەمریکا دەگاتە ئەو ڕاددەیە کە پارتی کرێکارانی کوردستان خۆ دەزانی پارتیەکە لە تورکیادا بە قەدەغەکرا و ناودێر دەکرێت وەروەها بە تێرۆریستیش ناودێریان کردوون دەگاتە ئەو ئاستەی کە پێداچوونەوەیەک بەو سیاسەتەی ئەمریکا بە تایبەتی وە ڕۆژاواش بەگشتی بەرامبەر بە سیاسەتی پەکەکە بکرێن ئەوەی کە ئەمریکا بە ئاشکرا باسی ناکە ئەوەیە کە چۆن فشار ئەکاتە سەر بۆ نمونە هەولێر و سەرکردایەتی کورد بە هەمان شێوە فشاری ئەکاتە سەر ئەنقەرە و لە لایەکی شەوە فشاری جگە لە فشاری واشنگتن ئەنقەرە فشاری ئیتحادی ئەوروپیشی لەسەر شانە لەبەرەوە لەو بڕوایام پەیوەندیەکانی پەکەکە و ئەنقەرە بەرەو گۆڕانی و بەرەو ئیتیجایکی پۆزیتیڤ حاڵی حازر تەوەجوهێکی پۆزیتیڤ هەیە و ئەو تەوەجوهە زیاتر بەرەو پێشەچێت چونکە ئەمریکا ئەو زەختەی کە ئەشیکاتە سەر کورد هەمان جۆر فشاریشەکاتە سەر ئەنقەرە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە باکووری کوردستان. دکتۆر دواپرسیارم لەم دیمانەیەدا کورد دەتوانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چی بۆ ئەمریکا بکە لە بەرامبەریشدا ئەمریکا لە کۆمەڵگای نێونەتەوەییدا دەتوانێت چی بۆ کورد بکە لەو بڕوایم کورد ئەتوانێت پێگەیەکی گرنگ بێ بنکێکی گرنگ بێ بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دابینکردنی بنکەی سەربازی بە گژاچوونەوەی تیرۆر بە دابینکردنی نەوت بۆ بازارەکانی جیهان بە گژاچوونەوەی ڕێکخراوە ڕادیکاڵ و فۆندەمنتەڵە ئیسلامیەکان لە ناوچەکە ئەمانە بەرژەوەندی سەرەکی ئەمریکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا بەرژەوەندێکی تریشی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەویش چەکی کۆکوژە بڕوان ناکەم کورد ئیستا لەو قۆناغاکە بێ بتوانێت چەکی کۆکوژ دروستکە بەڵام لەسەر ئەم تەوەرانە کورد دەتوانێت خزمەتێکی باش بە بەرژەوەندیەکانی ئەمریکا بکە ئەمە وەکو بەرژەوەندی بەڵام لە لایەکی کەشەوە وەک باسمان کرد سیاسەتی دەروی ئەمریکا لە بەهاش و لە بەرژەوەندی پێکاتوە دیارە بەرژەوەندیەکان پێش بەهاکانیان بەڵام وەک باسم کرد لە ناوخۆی کوردستانە ئەگەر ئێمە بەها ئەمریکیەکان
بە موسساتکردنی هەرێمی کوردستان بەرەو پێشبردننی پرۆسی دیموکراسی، دابینکردنی مافەکانی مرۆڤ، دروستکردنی سیستمێکی مێریتۆکراسی، ئەمانە هەمووی لە ناوخۆشە ڕەنمان جوانەکە. ئەم شتانە هەمووی شتن کە ئەتوانێت کورد بۆ ئەمریکای بکە. بالمقابل بەرامبەر ئەمە ئەمریکا دەکرێت یارمەتی کورد بات بە تایبەت لە دەستنیشانکردنی سنوورە. ئەمە کێشەیەکی گەورەمانە لەگەڵ بەغا، ئەکرێت ڕۆڵێکی تەوەسوت ببینێ بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ دەستنیشانکردنی سنوورەکان، هەندێک تەنازول بە بەغا، هەندێک تەنازول بە هەولێر، و دوای ئەوەش قۆناغی پرۆسەی بەرەو پێشبردننی سربەخۆی کە ئەمریکا ڕۆڵێکی هێچگار گرنگ دەتوانێت ببینێ، وەک باسم کرد لە تەلاقە قەیفەیەکی کە باسمان کرد لە جیاکردنەوەی عێراقی عەرەبی لە کوردستان، و دوایش بە تەکید دانپیانان ئەمریکا دانەپیانێ وڵاتانی تریش نسبەتێکی زۆر لە وڵاتانی تر ئاسانترە بێ دانپیانان بە کوردستانە وەکو دەوڵەتێکی سربەخۆ. خۆشەویستانم دکتۆر محەممەد جەلال مەجید پسپۆڕی زانستە سیاسیەکان میوانی ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا بوو. دکتۆر زۆر سپاس دەکەم. زۆر سپاس کاک بڵێن. زۆر سپاس.